گەلی باشووری کوردستان و خەڵقی ڕۆژاوای کوردستان، من بوتینێ کوردستانیم. ئەمەی کە ئەمڕۆ پێتان دەبێژم یەکجار زۆر گرنگ و هەستیارە. بریاری کە دراوە قرارە باشووری کوردستانیش لەناو بەرە، بەڵام ئەگەر ئێمە بتوانن نەهێڵن تەرۆریستەکانی ئەلقاعدە بلژێر ناوی حکوومەتی سووریە بێنە ناو ڕۆژاوای کوردستان، ئەم پلەنە تێک بدەن دەتوانن باشوور بپارێزن. عەزیزانی من، قەتار، عەرەبستانی سعودی، تورکیا و چەندین وڵاتی دیکەی سونە لەناودا بەداخەوە بە پارەیەکێک جار زۆر خیالیان داوە بە ئەو کابرا سەرسووریە بێنامۆس و ئەم پرۆژە جێبەجێ دەکەن. ئێستا کە من لەگەڵ ئێوە قسە دەکەم، کچەکەی سەدام حوسێن لە شامە، لە دەمەشقە، لەگەڵ ئەحمەد شەرعەیە، لەگەڵ ئەستەخباراتی تورکیەیە. ئەمانە هێزی کە یەکجار زوری خیالیە سونە پەروەردە دەکەن لە دێرەزۆر، لە عەفرین، لە عەزاز، لە ڕەقە، لە تەبقە. ئەم هێزە لەگەڵ کۆن هەمی داعشن و ئەو داعشانی کە لە زیندانیش بە پڕانی ئازاد کراون. هەموو سەرکرداتی کە ئێستا لەوێ ئازاد کراون سەرکردی ئەو هێزە بەجێوە دەکەن. ئەمانە دیان هەوێ پاش ڕۆژاوای کوردستان هێدی دچنە ناو مووسڵ، دچنە ناو کەرکۆک، دچنە ناو هەولێر، دچنە ناو دهۆک، دچنە ناو زاخۆ. پرۆژە ئەوەیە کە حکوومەتی ئێستای عێراقیژی بڕۆخێنن، سیستەمی فێدرالی هەلبەگرن و دیان هەوێ حکوومەتێکی ناوەندی وەکو حکوومەتی سووریە دامەزرێنن. پرۆژە دوای ڕۆژەوا لێدانی باشووری کوردستانە. ئاگادار بن، یەک ڕێگەمان لەبەردەستە. ئەگەر ئێمە ڕێگە نادەن هێزەکانی سووریە بێتە ناو ڕۆژەوای کوردستان، ئەگەر ئێمە خۆپێشاندان و چالاکی بکەن، ڕێگە بدەن کە کۆنگرسی ئەمریکا بریارێک لەسەر گەلێ کورد بدە، ئەو بریارێکە لینزی گرام دەستی پێکردەوە، بەڵام بەداخەوە هێزەکانی ئەستەخباراتی تورکیە مەزلوم عەبدیان بەکارهێنا. ئەمڕۆ ڕێکلامێک یەکجار زۆر گەورەیان کرد، گوتی کورد و سووریا ڕێکەوتن، ئیتر ئەو کاتە کۆنگرس ناچە ئەو بریارەی کە قەرار بوو بدە بیدەت. کورد جنوسایت کراوە، کورد مالڤێران کراوە. ئێمە دەبێت لە بەرامبەر ئێمەدا ڕاوەستن. ئێمە دەبێت ئێستا کە گەرماهیەک هەیە چارەسەریەک بۆ ئەم کێشە بدۆزن، نەهێڵن بمینێتە دواوە. سێری بکەن عەزیزانی من، ئەمانە خەریکن. ئەم پرۆژە ئەردۆغان دەستی پێ کردووە. ئەردۆغان بە دۆستایەتی خەریکە باشووری کوردستانیش لە ناو دەبێ. ئەردۆغان لۆیەژی چیاکانی هەریمە کوردستان هەر هەمووی کردوتێ تەرۆریست. ئەردۆغان لۆیە چیاکانی هەریمە کوردستانی هەر هەمووی کردوتی هێزی لەشکەری. ئەردۆغان پلەنی ئەوا بوو کە باشووری کوردستانیش لە ناو بەرێ. پلانەکە قەتار تێدای، عەرەبستانی سعودی تێدای، تورکیە تێدای و سەرکردایەتی ئەم هەرەکەتەش تورکیە دەکات. هێزێکی یەکجار زۆری تەرۆریستی ئێستا پەروەردە دەکەن لە ناوە سووریەدا، دیان هەبێ باشووری کوردستانیش لە ناو بەرن. ئێمە دەبێت چی بکەن؟ ئێمە یەک ڕێگەمان پێشە. ئەوەی کە ئەمڕۆ مەزلوم عەبدی ئیمزای کردووە، دەبێت مەزلوم عەبدیت بخەتە ناو گلێشەوە، فڕێ بدە بە مەزلوم عەبدی، بڵێ کاکە جان گەلی من ناپەژرێنە، قبوڵ ناکە، من ناتوانم ڕێگە بدەم، باوەڕ ناکەم بەم هێزانە. خلاص خۆ مەزلوم عەبدیت سێری بکە، بزانە لە کورد قبوڵەکەت. ئاها، ئەم پرۆژەیە بۆیە زوو دەستی پێکرد. سێری بکەن لینزی گراهام کە گوتی من پرۆژەیە پاراستنی کورد دایە بە کۆنگرس کە قرارە کۆنگرس لەسەر بریار بدە. ئەمانە هاتن زوو ئەم کاریان کرد بۆ ئەوەیە کە بریاری کۆنگرس بەتاڵ بکەن. تکایە دەنگ هەڵبڕن. گەلێ باشووری کوردستان، ئەگەر ئێمە ئەمڕۆ ڕێگە بدەن ئەمانە ئەم تەرۆریستانە، کۆمەلێک لەم تەرۆریستانە ئێستا دیان هەبێ بێنە ناو قامشلو و هەروەها حەسەکە. ئەمانە ئەستەخباراتین، ئەمنین، یعنی ئەمنی حکوومەتی سووریا کە بەپڕانی کۆنە داعشین، بەشێکی کەم دێنە ناو حەسەکە و بەشێکی کەم دێنە ناو قامشلو و باژاری دیکە. کاری ئەمانە دەزانی چییە؟ کاری ئەمانە ڕێخستنکردنی خەڵقی برسی لەوێ. بۆ چی؟ بۆ دژی حکوومەتی کوردی بە دەسەڵاتی کوردی لەوەیە. بۆ ئەوانە بۆ کاری ڕێخستنی دێن و یاواش یاواش دوای دو سێ مانگی دیکە لە ناوە حەسەکەدا ئەو کۆنە بەعسیانەی، ئەو کۆنە
داعشیانی ناو حەسەکەژی سەر هەڵدان دەکەن و حەسەکەمەش لە دەست دەچن هێدی بەرەخوا مشلو دەچن هێدی ئەیتر دێنە مووسڵ ئەیتر دێنە کەرکۆک ئەو ناوچانێت دێنە قیامەتێکش دیان هەوێ لەناوە عێراقدا دروست بکەن دیان هەوێ ئەو حکوومەتە فدرالیە عێراق بڕخێنن و حکوومەتێکی دیکە دروست بکەن عەرەبستان قەتار تورکیا لە پشتەری ئەم ڕووداوەیە و بەداخەوە دۆناڵد ترامپیش لەناودایە